سڵاوی خۆی گەورەتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش بە خزمەتی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. قسێکی دەڵێ لە شەڕی ئەو کەسە بترسا کە چاکەی لەگەڵدا دەکەی. ئەمە وەکو نیشانەیەکە بۆ ئەوەی مرۆڤەکان ئێستا نەک لە بەرامبەر چاکەکان کە پێی نازانن بەڵکو زۆرجار بێوەفاش دەبن. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کوردەواریدا قسێکێ دەڵێت چاکەی بکە و بە ئاوەی دادا. ئەمە وەکو هاندانێکە بۆ ئێمە کە بەردەوام بین لەسەر چاکەکردن و یارمەتیدانی دەوروبەرمان، چونکە ئەگەر مرۆڤەکان بێوەفاش بن بە چاکەکانیش نەزانن نابێ ئێمە لە چاکەکردن و هاوکاریکردن و یارمەتیدانی خەڵکی سار بینەوە. چاکەکردن بە زەردەخەنەیەک دەبێت، بە قسەیەکی خۆش دەبێت، بە یارمەتیەک دەبێت، بۆ نمونە ئۆتۆمبیلێکت پێیە تۆ دەتوانی لە ڕێگای ئۆتۆمبیلەکەتەوە بیخەیتە سەر قورئانێکەوە یان وتارێکەوە یان ئامۆژگاریەکەوە بۆ ئەوەی ئەو کەسەی لەگەڵت ئەو سەرنشینەی لەگەڵ تا سوودی پێ بگات. ئەمانە هەمووی نمونەی چاکەکردنن. ئێوە لەگەڵمانە بن. من ئەمڕۆ لەسەر چاکەکردن هاوڵاتیان دەدوێنم با بزانم چۆن باسی چاکەکردن دەکەن. لەگەڵمانە بن. پێم بڵێ چاکەکردن چییە؟ چاکەکردن ئەو چاکەکردنەیە کە مرۆڤ پێوەستە، یعنی ئینسانێک هەر ئینسانێک دەتەوێت چاکە لەگەڵکەی بزانە ئینسانەکە بەرامبەر تا چەند ئەو چاکەیە لە بیرە. لەبەرەوەی ئینسان مرۆڤ دوو جۆرە مرۆڤەیە لەسەر دنیادا. جۆرەکیان چاکەی لە بیرە، جۆرەکیان بێوەفایە بەرامبەر، یعنی ئەگەر چاکەش لەگەڵ بکەی. یعنی ئەو قسەی ڕاستە دەڵێن لە شەڕی ئەو کەسە بترسا کە چاکەی لەگەڵ دەکەی؟ مەسەلەی کوردی عاش عازری دەڵێ نانی بدە بە سەگ بەزمەی لە بە پشیلە، چونکە هەموو کەسێک یەوەی نییە چاکەی لەگەڵ بکەی. لەبەرچی؟ لەبەرەوەی جیلەکە گۆڕا، دیلی و سەردەمەی گۆڕا، چاکەی لەگەڵ ئینسانە قەدیمەکان کە چاکەی لەگەڵ پیاوانە بکە. بەڵام بەعزە خەڵکێکە چاکەی لەگەڵ دەکەی وەرزان هیچ بوو نەکرد. ئەی ناڵێن چاکە بکە و بیدە بەدەم ئاوە؟ ناوەڵە ئەوە پەنی پێشنانی هەندە خەڵکیەوە قسەی خۆیانە، بەڵامە چاکەیە خەڵکی ئەو زرفی جیاوازە هەم زرفی بەرمەت و لە دنیادا ئەتکو تەماشام بکەی ئەوش تەماشات دەکاتەوە. تۆ چاکەکان بۆ ئەوە دەکەی هاوکاری خەڵک بۆ ئەوە دەکەی کە لە بەرامبەردا سوپاس بکات؟ ئەم بۆ منە چاکەی بکەم بەرامبەر ئەو خەڵکانەی کە لە بەخاتری خۆی چاکیان لەگەڵ دەکەم، بەڵام خۆشە ئینسانەکەی بەرامبەر ڕافتی هەبێ بەرامبەر کە ئەو چاکەی لەبیر هەبێ کە دەیکەی بەرامبەر ئەو ئینسانی بەرامبەر. پێم بڵێ چاکەکردن چییە؟ چاکەکردن وڵە ئەرکێکی هەم ئاینیە هەم ئینسانیشە. ئەوەی ئێستا خەڵک هەیە توانای زیاتر لە هەندە شخصی یعنی یارمەتی بدە لە وزروفە ئێستا زۆر پێویستە. باشە پێویستە یارمەتی چێ بدەین چاکە لەگەڵ چێدا بکەین؟ چاکە چییە؟ یعنی ئەوانەی بە چاوی خۆمان دەیان بینین کە دەستیان کورتە لایەنی مادیان زەعیفە، یعنی هەیە لە کرێچیە هەیە ئیشکاری نییە کەسابەتی نییە، ئەوانە پێویستە یعنی فەرزە ئەوەی ئینسانیە یارمەتی بدرێت. باشە چاکەکردن تەنها بە پارەیە؟ شەرنیە بە پارەبی، بە عەسەنات بی، بە یارمەتیدانی شتیتکەش بی. نمونەیەکم بۆ بهێنەوە. وەڵڵاهی نمونە زۆرە بڵێم وەکو چاکەکردن یعنی خۆشە نێتوی لە بە پارە چاکەی ئەنجام دەی. یارمەتیدانی شتەکە شخصەکە لە شتەکی پێویستی بە تووە دەتانی هاوکاری بکەی، ئەویش هەر یارمەتیدانەکە لە ئەوەکان قاڵەکە. ئێستا پێویست بە یارمەتی هەبوو کەس یارمەتی دابی یان یارمەتی نەدابی؟ بەخۆی بێگومان هەموو لە ژیان بای هەندێ قۆناغە ژیان لە یەک مستەوە ڕاوناستی عەتمەن جاری وایە پێویست بە یارمەتیە یان کەسی بەرامبەر پێویستی بە تووە. باشە کەسێکە بۆ پێویستی بە تووبی پێویستی بە یارمەتی تووبی بە هاوکاری تووبی ئەتو چاکە لەگەڵی داکردی یارمەتی دایە بەڵام دوایە هەبوو بێوەفاوی بەرامبەر توو؟ بە تاکێت ئەو ڕۆ زروفەکە وەچکابرای گوتی هەمومان بە چاوی خۆمان دەیبینین. ئەرەوە لە شەخص هەبووە بە دەیان جار یارمەتیمدایە جارێک گۆچ کابرای گوتی زەختەکەم لەسە بووە یان مۆزوعەکەم لێ ڕوویدایە هانەم لۆی بردیە لێم کشایتەوە پێشتر یارمەتی دایە. ئارێوەڵە بە دەیان جاریش بە نمونەش لە ناو ژیانی خۆم ڕوویدایەوش ئەو بابەتە ئەو مۆزوع. پێم بڵێ چاکەکردن چییە؟ وای چاکەکردن لە ڕووی
وەکو ئینسانیت یان وەکو لایەن بابەتێک بەگشتی چاکەکردن چێ و دەبێت لەگەڵ چێ چاکە بکەین بە خوددا لەگەر چاکەکردن ئەو ڕۆژە نمایە چاکە بەرامبەرم کەسش بکەیت دەبی ئەو کەسی بخوێنیەوە کە بای چەندێ چاکەکە ئایا دەگەیشتە جێگایەکە یان ناگەیشتێ ئایا دوا ڕۆژ دەتوانیت داوای شتێک لێ بکەیت ئەو چاکەت بەرامبەری بکاتەوە لەو ڕۆژە ئەو چاکە نماوە ینی ناکرێ بەرامبەر هەموو کەسێک چاکە بکەین نەخێر ئەو کەسانەی کە چاکەش بەرامبەریان کراوە بێوەفا بوونە ینی کەسە بۆ لە ژیانی تو چاکەت لەگەری کردبی چاکەت بەرامبەری هەبووبی دوای بێوەفاوی زۆران هەبووە زۆران ئەوە باز ناکرێتن زۆر چاکەشم بەرامبەری کردووە و کە ڕۆژە لە ڕۆژان شتێک هەبووە پێم وتووە هەر نەشناسیمەوە پاش پێم بڵێ چاکەکردن چییە و چۆن دەکرێت چاکەکردن ئەوەیە کە ئینسان شتێک دەکا کە باش بێ هەست بکە کە مرتاح بێ نەفسیەتی کە شتێک چاک دەکەی ئەوەیە کە تو نەفسیەت مرتاح دەبێت بە هەمان شێ بە پێچاوانەوە ینی دڵت مرتاح نابێ نەفسیەت مرتاح نابێ ئەگەر بێت و چاکەکردن نەبووە ئەم کوڕی ئەرزە هەموو یەکتریان دەخوارد ینی چاکەکردن زۆر شتی دەگرێتەوە لە شتێکی حتا بچووک لە یارمەتیدانی هەستانەوەی منداڵێکە ینی هەڵیستێنی و هەتاشتی زۆر گەورەتر و سۆڵحکردن و ینی زۆر شتی گەورەتر ئەوانە هەموو پەیوەندی بە چاکەکردنەوە ئەگە چاکەکردن نەبووە هەر ڕۆژانە خەڵک لەسەر زادە یەکتریان دەکوشت مرۆڤ بە چاکەکردن ڕوحی ئارام و ئاسوودە دەبێ بێگومە هەر لە بیدایەتەوە وام گوت ئەگەر بێت و ئەتو یەک شتی چاکە دەکەی ینی هەست دەکەی دڵت خۆشە چاکەکردن ینی زۆرشت دەگەێنێت ینی هەر ئەوە نییە تو بڵێن بە پارە بێ یان بڵێن بە شتێکی ترا بێ کات و مادیەن یان معنەویان یان خواردن بێ هەشتێک بێ بە قسەکردن ێشە جاری وایە بە چاکەکردنە دەتوانی شتێکی گەورە بگۆڕی بەقسەیەکی خێردوو کەس بینیان خۆش نییە قسەیەکی خێر لای دەکەی قسەی خێر هەر دڵن بۆچی خێرە کە قسەکە ینی خێرە خێرت دەگاتە لای خۆی گەورەکە و قسێکی بکە یانەوە خێرت گەشتێ ئەوە بۆ خۆی ناوەکەی لە خۆیدایە بزەبت بۆ نمونە کەسێک دەبینی تووڕ عاجزە دوو قسەی بۆ دەکەی بۆ ئەوەی کە ئەو خەمەی لەسەر لاوسی ئەوە شەر چاکەیە ئەمە هەر بێگومان ڕاستە کوکە قسەت بۆ کرد کابرات لەو کاتەیە تووشی بۆی شتی خراپ دەچێت کە تو دەچی قسەیەکی چاک دەکەی ئەو کابرای ئەهوەن دەبێتەوە ینی ئیسفادەیەک دەبێ بۆی ئەوە شتێکی گەلەگەلە مهم ئەگە تو کە قسەیەکی خراپ بکەیت لەو کاتەیە ئەو تووشی خراپە دەبێت بەس ئەگە تو قسەکەت کرد کە چاک بوو ئەویش چاک دەبێت ئەوە ینی گۆڕینی کۆمەلگاش دەبێت گۆڕینی کەسەکانیش دەبێت ینی لادان دەبێت لە بەڵای دیکەش بۆی زۆر جاکوردەوای دی چاکە بە هەموو کەسەش ناکی خراپە بە هەموو کەسە دەکرێت بە چاکەکردن ئەو کەسێ مەسەندەتانی لەکە منداڵە چکوێرە تا لە گەورە شکەی تا دینی ئیسلام و پێغەمبەر صلی الله علیه و دێن نهی لە خراپە ئەمر بە چاکە بکەین چاکەکردن دەتوان هەیە کەسە لە شوێنی خۆی لە جێی خۆی لە ماڵی خۆی دەتوانین چاکەی بکات دەتوان ئێستا من لە خەیاتم دەتوان لە شوێنی خۆم چاکەی بکەم و دەستی ئەو کەسێ دێتەکنەوە ڕێزێکی بگرم و احترامی بگرم و بە ئوسلوبەکی جوان شەر نیە تو ئیلا بە مادی و بە معنەوان یارمەتی خەڵکی بدەیت دەتوانی کابرایەک بێتە دوکان توشتیوە چاکی لەگە بکەیت بە ڕۆژ خۆش بە قسەش خۆش یعنی بە هەست کەوتەشی جوان ئەوەش دەبتە کاری چاک خۆشی و قسەی خۆشیش هەر چاکەیە بەڵنیاییوە هەر کەسم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت و دین ئیسلامیش دەفەرمیت ئەگە هیچ نەبی بە ڕۆژ خۆش و بە زەردەخەنەیەک دەتانی کەسی بەرامبەر دڵخۆشکەی ئەوە چاکەشە کەواتە لێرە بۆ مامە دەردەکەی چاکەکردن تەنها بە پارە نییە بەڵێ بە دنیای و چاکەکردن ئیندا بە پارە نییە دەتوانیت مەسەن کەسێک بێت دەڕێک مەسەن دەڕوات و خاسن بەردەک لە سەرێگایەکە بەردەکەی لابە ئەوە چاکەیە سڵاوش کەسێکی بە ڕووخۆشی سلااوش لێ بکەی ئەوە چاکەیە ئینسان دوو قسێ خۆش بکات لە مەدرسێک و ئیسفادەی لەو خەڵکێبی ئەوە چاکەیە ئەوە چاکەکردن بە هەنوع شێوازەیە چاکەکردن تەنها دەبێت لەگەڵ ئەو کەسانە بیکەین کە دەیان ناسین یاخود لەگەڵ کەسێکیش دەکرێت چاکە بکەن کە نایناسین چاکەکردن ئیلا بڕ کەسەی بەرامبەر تویان دەی ناسییان خوشک و براتەوە یان ئامۆزاتە و کوڕەپڵکتەوە کەسێکی نێزیشوە نەخێت چاکەوە بکە چاکەی بکە خەڵکیش چاکە لەگە بکاتەوە وە بکە خەڵک ئەتو چاکە لەگە بکە ئەوش چاکە لە گەیشتکە بکاتەوە چکە ئەمە هاتی دینی ئیسلام وا پەروەردەی کردینە چاکەی بکە خەڵک تەقلید تو بکاتەوە چاو لە تو بکاتەوە کە چاکەی بکەیت چکە گەم چاکەی بکەم یشکش دێت
هەمان کار دەکاتەوە چاکێ گەشتکە بکاتەوە فلیمەکی هندی هەیە دەڵێت چاکەی دەکات کە دێ بە سێ کەس کشکە بڵێ چاکێ بکاتەوە یعنی هەر کەسە و لە ڕاست خۆسێ کەسی فێرکە چاکەی بکاتەوە یعنی ئەو کەسە وای دەکات چاکە زیاد دەبیت وەکو هاندانێک وەکو هاندانێکە ئینسان وایە دەی خەڵک پێسە مامۆسایەکان ئێمە هەموو جمعان دەچینە خودت بێ مامۆسای هەڵمان دەدا کاری چاکە بکەین هەموو هاتینە مامۆسای ئاینی پێمان دەڵێت چاکە بکەین دێ ببێنە دوکانی خۆمان هەر کەس لە ڕاستی خۆمان لەگەڵ ماڵ و مداری خۆمان لەگەڵ جیرانی خۆمان لەگە غزم و کەس و دەورا پشت خۆمان دەبی چاکە بکەین پێم بڵێ چاکەکردن چیە و چێ دەتوانێت چاکە بکە هەموو مرۆڤێک دەتوانێت چاکە بکە ئەگەر بمانەوێ لێرە گرنگترینشت چییە بۆ چاکەکردن هادیکردنەوەی ئەحسابی خۆت هادیکردنەوەی دەرونی خۆت مێشی خۆت تۆگە بتەوێت چاکێک بکەی هەموو کەسێک ئالۆزی و تەگەر و بربەست دێتە پێش بەڵام بۆی زاڵبی بەسەر ئەو بربەست و ئالۆزیانەکە دەتەوێت بەسەریدا زاڵبی دەبی هادە و لە سەخۆبی تێگەیشتنت هەبی بیرکردنەوەت هەبی لەوەی بتانی یارمەتی دەربی و هاوکاری خۆت و بەرامبەرەکەت بی چاکەکردن لە کۆمەلگای ئێمە لە چه ئاستێکدایە دەتوانم بڵێم زۆر هەمومان تاچی کورد حەزی لە چاکەکردن و چکە ملەتێکی عاتیفین ینی بەگشتی بەڵام لە هەمان کاتدا حسابێکی ساردیشمان هەیە ینی زوو تووڕە دەبین و زوو بڕیار دەدەین بەڵام لە ڕووی چاکەکردن و حەتفەوە ملەتێکی بەگشتی ئەو شتەمان تێدا هەیە حەزمان لە یارمەتیدان و هاوکاریکردنی خودی بەرامبەرەکانمانە دەدات دەبینین زۆر ڕوودا و ناخۆشی بەسەر ملەتەکەماندااتە دیمانە چۆن هاوکاری و یارمەتی دەری دۆست و برادەر و خۆشەویستان و هاوڵاتی خۆمان بووینە بەڵام لە هەمان کاتدا گەر تۆ دەتەوێت یاوکار و یارمەتی دەرە خەڵک بی تۆ دەبی شتێک بکەی لەوەی خوا لە کەم شت لە خۆت ڕازی بکەی ئامانجەکەت ڕەزامەندی خوابی تەنیا دنیایی و ناوبانگ نەبیت باشە قسێکی دەڵێن چاکەکردن لە شەڕی و کەسانە بترسێ کە چاکیان لەگەڵدا دەکەی ئیتر ئەوەش لێرەدا پەیوەندی بەلایانی عسادەتی وەیە ینی پێ وایە تۆ کە ناوبانگەکەت پەیدا کە تۆ دەبینی لە ئیشت لە یارمەتیدانێت لە هاوکاریکردن تۆ ناوبانگەکەت بەردەوامی لەو کارە باشانە ئیتر لێرەش ئەو باش هاتنە زۆری ناوت ئیتر ئەوەش بەشێک کە زۆر ناوت هات دەبێتە بەشێک لە عسادەتی و لەوانەیە ناوبانگەکەت بەشێک هەیە کە خەڵک لەوانێ بیزڕێن لە بەرەوەی دەری ئامانجێکی هەیە مەبەستێکی هەیە لەو کارێکە دەتەوێت بکەی لەوانێ ئامانجی توش ڕەزامەندی خوا و ئەوەی بی کە خوای گەورە دەرگایکی خەیری لە تۆ کردوتەوە بۆ ئەوی بتوانانی خەڵکی تریش سوود لێوە بگرن پێم بڵێ چاکەکردن ئێمە دەتوانین چاکە لەگەڵ چێدا بکەین دەتوانین چاکە لەگەڵ هەموو کەسێکدا بکەین یان تەنها لەگەڵ ئەو کەسانێک کە دەیناسین نانا چاکە لەگەر هەموو کەسەچی دەکرێت لەگەر ناسین نیە تو گە چاکەی بکەیت دەتوانین لەگەر هەموو کەسێک چاکەی بکەیت دەڵێن هەموو کەسێک شیای ئەوە نییە چاکەی لەگەڵدا بکەی ئەو قسەی ڕاستە ناوان نیە هەموو کەسێکی هەشە بەڕاستی بەس بە دەگمانە ئەوەشتە نییە بۆ نمونە دەگوترێ هەندێک مرۆڤەیە کە چاکەمان لەگەڵ یاندا کردووە نەک هەر بە چاکەکەیان نەزانیە بەڵکو بێوەفاش بوونە هەیە ئەو مرۆڤانە هەیە وایە هەیە منەتی بەهیچ نیەت چی لە چی چاکەی لۆ بکەی هەرچی لۆی بکەیت دوایە کە شتەچی دیتە هەموو شتەچی دەسڕیتەوە ئەو کەسە بۆ لە ژیانن چاکە لە کردبی بەرامبەری بێوەفا بووبی بەخوای من نەم بۆ ناوەڵە بەس جێم لێ بوو لەخوا من نەم بووە ناوەڵە زۆر باشە قسێکی دەڵێن چاکەی بکە و بە ئاوێی دادا ئەوە مانای چییە بەخوا و چاکە پیری پێشینانە دەرێن چاکەی بکە بە ئاوێدار بەس ئەو قساس و ئەساسینی هەر قسێ دەکرێت چاکە ناکرێت بکەی بە ئاوێدا بیت چاکەکە چاکە بکەی لەو حسابە لەکن خوای گەورە حسابی ئینشاءالله برێەوە لە ڕای خۆم کرد ئەو چاکەیان ئەوەشتم لە ڕای خوای کرد ئەوە باش پێم بڵێ چاکەکردن چییە و دەبێت لەگەڵ چێدا چاکە بکەین پێشەشی هەمزارێ ئەتوارەکەیە زۆرینەی کا دووبارەی دەکەمەوە بە هەموو کەسێک دەڵێم هەر چاکە ئینسان تا بتوانێت لە ژیان لە تاریخ خۆی کە شتێک بێتە ئەوەی دڵی پێخۆش بێتە شاغرێک لە ژیانی پڕکاتەوە چاکەیە بە تایبەت بۆ ئەو کەسانی کە شاغرێکیان لە ژیاندا هەیەیان کە موکوڕێکیان هەیە لە ژیاندا چاکەیەکیان لەگەڵ ئەنجام دەی بێ بەرامبەر بێ ئەوی هیچ کەسێک بزانیتن چاکەشی جوان و شوێنی دەست دیاربی بێ ئەوی هیچ کەسێک پێی بزانیتن واتە چاکەکردن دڵخۆشت دەکات بە زۆرینەی کات کە و کاتە غەمژینی یان دڵگیری دڵنیات دەکەمەوە لەوەی لەگەر هەر کەسێک بیتن تەنها هیچ کەسێک پێی نەزانیت چاکەیەک بکە دووبارە و سێبارە دڵت خۆش دەبتەوە و چار مقابلی چاکەت تۆرت بۆ دێتەوە قسێکی دەڵێت چاکە بکە و بە ئاوێی دادا مانای چیە ئەو قسەیە زۆرینەی کات ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو کەسانێک کە چاکەی دەکەن مەسەن باوە شخصی بەرامبەری ئەو چاکەی نییە یان لی پەشمان دەبتەوە
زۆرینێک کات دەبی چاکە چ بکەی بۆ خۆ چاکەکەی بکەی بۆ کەسایەت خۆت پێویست ناکە کەسی بەرامبەر بە چاکەی تو بزانتەوە ئەو چاکەی دەکەی بە ئاوەی دادەمە بەسی ئەوەیە پێویست ناکە هیچ کەسێک دەست خۆشی لێ بکات و بۆ خۆی گەورەی دەکەی و وەرەها بێتەوە هیچ کەسەشیش بە گرنگی نازانین بیزانین چکە بۆ خۆتی دەکەی دڵی خۆت پێ مرتابێ پێم بڵێ کەسێ چاکت بەرامبەری کردبی باشبی بەرامبەری بەڵام دواتر ئەو کەسە پێی نەزانی بێ و بگرا بێوەفا بێ بەرامبرت پەشیمان ببێ و بێ خۆزگا چاکەم لە بەرامبەریدا نەبووە ڕێبازی چاکە قەت لەسەر تەریقە و لە سێک شەخسێراوە ناسیتن ئینسان هەتا پێ بکرێ بتوانانی چاکە لەگەڵ بەرفراوانی و لەگەڵ هەموو کەسێک بکە قەت کەسێک ناوی لە ژیان بیکەی ئامانزێکیان پێوەرەك بۆ یەک شەخص ئینسان دایبنی ڕێبازش جوان هەڵبژێری و چاکە لەگەڵ دەوروبەری بکات و دوو ڕۆژکە شتێک هەبیتن لە ژیانی کە جێگای ڕەزامەندی و شانازی پێوە بکاتن پێم بڵێ چاکەکردن چییە و دەبێت لەگەڵ چێدا چاکە خوازبین و چاکەکەربین وڵا سەمچی چاکردن زۆر فرەوانە ناتوانێت بڵێن لەگەت چێ یحسان یعنی زۆرە لە قورآانی پیرۆزدار ینی زۆر هاتووە و شەکان بە جۆرەها لە محسین و یحسان وان هاتیە بەڵام چاکەکردن ئەوێت و بە تایبەتی موسڵمان چاکە بکە لەگە هەموو کەسێک بەبێ بەرامبەریش زاو کەسە موسڵمانەوە غەیری موسڵمان ئەو کاتە چاکەکاری خۆت محسینی خۆت دەسەڵمێنی دەتوانین لەگەڵ کەسێک چاکە بکەین کە موسڵمانیش نییە بەڵێ بەڵێ بێگومان ئەوە ئەسلی دینی مەیە کە تو چاکە بکەی لەگە غەیری ئەوەی کە مسلمانە ئەگەر لەگەر مسلمان کردەوە ئەرکە واجبە لەسرت بەڵام ئەوەی تیانی بەڕاستی لەگەر غەیری مسلمان بتابەتی ئەوانەی کە شارەزای دینەکەی تونین نازان ئیسلام چی ئەو کاتی دەبی لۆی بسەلمێنی کە ئیسلام ئەوەیە کە تو چاکە لەگەڵ کەسانە بکەیوانەی کە تو ناناسیین یا خراپەت بەرامبەر دەکەن قسێکی دەڵێن لە شەڕی ئەو کەسە بترسە کە چاکەت لەگەڵی کردووە ئەو قسانە قورئانە نەفەرمودەیە ئەو قسان نازم لەچی هاتە ناو کوردی ئەوانەی ئەو قسانە پێش ئیسلامیاتە ئەمە قسەمانەسەوەی کە ئیسلام دوای بوونە بە ئیسلام ڕاستی مێژووی ئێمە بەتابەتی مێژی کردو کاتە دەست پێ دەکات کە بووینە ئیسلام ئەوەی باز دەکرێت پێش ئیسلام شتێکم لەوین لە ڕووی مێژی لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی چاکەکە نیتمان زۆر باشە پێم بڵێ ئەو پەندە کوردیە مانای چێکە دەڵێ چاکەی بکە و بە ئاوی دادا ئەوە لەوەی هاتووە ینی چاکەکردن بەتای باسی مسلمان دەکەم باسی ئیسلام دەکەین کە چاکەی بکە بە ئاوێدا مە بەستەوەیە چاکردن ون نابی لای خوا گەورە مەبەستەکە لەوە هات ینی ڕەنگە فەرموو دەبی بەڵام زۆر فەرموودەی پێغەمبەر مەسەڵ دواتر ناو کوردوانی گۆڕایە ینی قسەکە ئەوەندە گۆترایەوە گۆدایەتەوە ینی کورد کرایەوە لەوەی بابەتەکە لەوە ینی چاکە بکە ون نابی مەبەستەوە بە ئاوێدا مەسەوێت بە ئاوێدا بێت چاکە ئەمن ئەگەر بەو نیەتە نەبم یعنی بەڕاستی بەتابەتی مسلمانەی بەو نیەتە چاکە بکە کە پاداش لای خۆی گەورەیە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوو لەسەر چاکەکردن دوای و نابڕا دەگەڕێنەوە وڵاتان لە دوای ناوڕەکە جارێکی دیکەش سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئایزان من بەردەوامم دەمەوێت ڕاوسەرنجی هاوڵاتیان وەرگم لەسەر چاکەکردن بابزانم چاکەکردن چییە و لە چ کات و ساتێکدا دەکرێت و پێویستە لەگەڵ چێدا چاکە خواز بین و چاکە کار بین سڵاو لێبێت سڵاو لە جەنابیشتان پێم بڵێ چاکەکردن چییە و لە چ کاتێکدا دەکرێت سەرەتا بە خێراتنی کەناڵە جوانەکەتان دەکەم هەمیشە سەرکەوت و سەرفراز بن هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و بۆ ئەم برا بەڕێزەش چاکەکردن خی گەورە بە مرۆڤەکانی بەخشیە کە چاکەکردن بەڵام بەرامبەر کەسی بەرامبەریان بکرێت چێ ڕەگەزی بەرامبەربی چێ ڕەگەزی خۆتبی چاکەکردن خدای گەورە چاکردنی لەگەڵ هەموو کەسێکداناوە بە شەریەت لەسەر ئەو بنەمایە دروست بە ئیسلام لەسەر ئەو بنەمایە دروست بە کە چاکەکردن بەرامبەر یەکدری بگرێ ئەتوو قسەیەکێ عادیسەکەی دەڵێ ئەگەر نانێکت هەبوو جیرانەکەت نەیبوو ئەتوو گونەعبار دەبی لەسەر ئەو نانێکە ئەتوو چاکەی لەگەڵ نەکەی زۆر کاتە بۆ یارمەتی بدەین بە تاکید یارمەتی دانیش دەگەرێتەوە چاکەکردن ئەمن زۆر کاتە بووە یعنی هەم کات داکەم قسەیشی دەرێ کوڕم ئەگەر لە تراڤلایەتی
ئەو باپیان نەڵێن دەرۆزەکە چکە و شێشی ناشیرنە ئەگەر کابرا پێویستی بەوە نەبی نایە داوا لە تو بکە شتێکت پێبەخشی یعنی هەم جارن داکەم دەرێ کوڕم ئەوە سەدەقەیە دەتپارێزێت یعنی دەرێ ئاتوو بە هەزار نیاری چ لێ نایە بەس دیار ئەو محتاجە لەوانەیە هەندەکەبی فێر ببن بەڵام ئیدی داکەم دەرێ هەمجان دەرێ کوڕم ئەگە گەیشت هەر کەسێکی پارێ بدێ بە پێی توانە یعنی بیدێ ببەخشە چاکەکەکردن واتە بەخشین زۆر کاتە بووە بەڕاستی بەخشیشتم لە حادیسەی زۆر گەورە نەزاتم بووە زۆر کاتە بووە بە چاکردنی ئەوە باوەڕ بکە یعنی نازانم ئێستا کەشکو مەسەن لە حادیسە ڕزگارم بووە لە کارەسات ڕزگارم بووە بەڕاستی چاکەکردن هەست کردی یەو چاکەیە کە کردی تاکید بە تاکید هەستم کردی یەو چاکەیە یعنی ئەو شک و گومانی تێدا نییە یعنی هەموو کات شتێکێ دەڵێم دەرم هیچ کەسێک بەرامبرت بێسفەت نییە بێوەفانی ئە من بە کەس یعنی زۆر کاتێ شتی دەنووسم یعنی وەکو شاعرنا بەڵام جاری وایە شتێکی لۆخم دەنووسم لە شتەکاندا بێسفەت بەرامبەر هیچ کەسێک نەنووسێ وشەی بێسفەت بەکار ناێنم یعنی ئیدی بە کەس نارم بێوەفا بە کەس نارم بێسفەت بە کەس نارم یعنی شتێکی جوانی ئەو شتانە چاکە لەگەڵ کەس کردووە بێوەفا بێ بەرامبەر لە چاکەم لەگەڵ زۆر کەسی کردووە بەڵام نەک بێوەفای ئەهلی بێوە بەڵکو ئەمە شان فرۆشتوە پەشیمانی لەو چاکەی کە کردیت پەشیمان لەگەڵ ئەو چاکانە لەگەڵ ئەو کەسانە کردومەکە ئێستا لەوانەی گوێش نەبێت لە ڕێ و کامیرەوە باشە تۆ کە ئەو بێوەفایە هەبوو بەرامبەرت بەو شێوە باسی چاکەکردن دەکەیت دەکرێت ئەو بێوەفایە بۆ دەگەڕێتەوە بۆچی لەبەری هەم دەگەڕێتەوە سەر مەشغوڵی هەم دەگەڕێتەوە سەر پارەی ئەو زۆربەی ئینسان لەبەر پارەی ئاگای لە کەس نەماوە سی لێ ڕەعم نەماوە چاکە لەبەر کەس نەماوە وایە نیە باشە دەکرێت ئێمە چاکەکردن کەم بکەینەوە لەبەرەوەی خەڵکەکانی بەرامبەرمان ڕێزی ئەو چاکەکردنە ناگرن یان نایزانن لەگەڵ خەڵکی مستعق بیکە چاکە بەڵام بەحزە خەڵکێکی مستعق نییە لەوانێ ئیوا هەیە پارەش شێوی بۆن مەسەلەن ئاگات و پارەش دەبێ دێ بنای فەقیر دی داوای لەم دەکەن داوای هاوکاری لەم دەکەن بێجگە لە پارەی خۆت نامشتێک پارە نێ چاکەکردن چاکەکردنەوەی بۆ منە ژیانی کەسێکی خۆش دەکەی ژیانی کەسێک بەختەوەەر دەکەی یان بەقومە ئاوەک یارمەلی کەسێکی دەدەی بەڵام هەموو کەسێکی ئەوەی نییە چاکەی لەگەڵ بکەی قسێکی کوردی هەیە دەڵێ لە شەڕی ئەو کەسانە بترسێ کە چاکیان لەگەڵ دەکەی کو یعنی دەڵێ بۆ نمونە خەڵکانێکە بووە کە تو یارمەتی داینە چاکە لەگەڵیدا کردووە کەسی دوایە ئەو نەکەروەفاینە بۆ بێوەفا بۆ بگرە چاکەکردنەکە یان عسەناتەکە مەسەلەک هەیە دەرێت چاکەی بکە و بە ئاوێدادا ئەمەش ئەو کاتی کردیتمان ئەگە ئینسانەکە لە دوا ڕۆژ مووقی فیلۆمان هەبوو ئەوە ڕێزش تایبەتی هەیە و دیارە ئەویش ڕەچاوی چاکەکەی مەی کردیە ئەوی وەفاشی نەبوو یان لەبەر چاوی نەبوو بۆ مەسلحەت لێمانی وەگرتیە ئاوارەی خوابی و باش ئەو شتانێک کە تایبەت بوو لە ژیان و ڕوویداوەکو خۆت باست کرد یارمەتی خەڵک هەبوو یارمەتی دایە بەڵام بێوەفا بوو وەی کردیە لە بەرامبەر کەسی دیکەدا چاکەنەکە یان سارد ببیەوە لە چاکەکردن بێگومان زاروە هەیە فکرەکە لۆ دێ بەڵام خۆ پەنجەی دەستچەم وەکیەک نیێت و برێ دەرز لەوی وەگرم یارمەتی کەس نادەم یان چاکە لە کەس ناکەم بەڵام تو لەوانێت دەرسەکەت لەوەی وەگت بی تۆزێک هۆشیاری خۆت بی ئاگاداری خۆت بی لە هەندەشتان وەچی جاران هەرچی هات برێک کاکە پێویستم پێتە فەرموو یان چاکەی لەگە بکەی ئەوانە بەس ئەتمەن یعنی هۆشیاری خۆت دەبیەوە لە جاران کە ئەوشان نەوع شخصانە دەبینی ئەوانە وای نەکردی لە ژیاندا و سارد بیەوە بەرامبەر چاکەکردن بەرامبەر کەسی دیکەش متمانم بە کەس نماوە متمانم بە کەس نماوە لە ڕووی چاکەوە چکە چاکە ئینسان چاکە پیاوی خۆی دەوێتە بەرامبەری بیکەیت باشە دەکرێت ئێمە لە بەرەوەی چەند کەسێک بێوەفا بۆ بەرامبەرمان ئیتر وازە چاکەکردن بێنین نا بەس ئەو ڕۆژەیە ئەو ڕۆژانەی ئێستا ئەوە نماوە چونکە ئەوانەیە کە پێشتر چاکە بەرامبەری کردووە لەو ڕۆژگارە بەکەلکردنێتن قسێ شێ دەڵێت چاکەی بکە و ئەوانە نەوانە ئەتو کە چاکت بەرامبەر کردو بە ئاویداد دێ قسێکێ دەڵێت چاکەی بکە و بە ئاوی دادا لە بەرامبەرجدا قسێکێ دەڵێت لە شەڕی ئەو کەسانە بترسە کە چاکت لەگەڵیان کردووە دەپرسم هیچ کەسێکە بۆ چاکت لەگەڵیدا کردبێ بەڵام بێوەفا بوو بێ بەرامبرت زۆر کە من ینی کابرا مشتوام نەمبیستوە ینی کابرا چاکەی لەگەڵ بکەی و بەرامبرت خراپ بێ دیارە بەرامبەر ئەو کەسە معنەوێتیی هەبووە بۆی وا بووە یا من دەبێ خراپ بوو بێتم بۆی ئەویش خراپ بوو بێت ئەمانە دەگرێتەوە بەڵام
کە چاکت کرد داد بە ئاوێ لەوانێ ئەو کابرایە 10 ساڵی کە ئەتو هەست پێ ناکەی ئەو بۆ خۆی دێت چاکەیەکت بەرامبەر دەکاتەوە کە تو داوتتە بە ئاوات و لەو کاتەیە هەل لە بیریشت نەبووە دێت لەو کاتەیە بە فریاد دەکەوێتەوە ئەوە مەسەلەکە لەوەیەوە هاتووە ئاوەکە بۆ دێنێتەوە بەردەمت باشە ئەمە کاتێک چاکە لەگەڵ کەسێک دەکەین دەبێت چاوەڕێ ئەوە بکەین ئەو کەسە لە بەرامبەردا چاکەمان بەرامبەر بکاتەوە ئەوە نابێتە چاکە ئەوە دەبێتە وەکو قازان زۆر شتانە چاکەکردن ئەوەیە کە تو داوای پاداشتی لێ نەکەیتەوە نەخێر ئەوە نابێت چاکردن بە نهێنی بێ باشیان بە ئاشکرا بێ بخۆی هەردوو ڕووەکەش دەبێت بەڵام بە نهێنیەکە زیاتر خۆشترە ئینسانەکە بۆی لە نەفسێتی خۆی خۆشتر دەبێت ینی ئەو کابرای کەسەکە گەورەتر دەبێت لە پێرچاوی ئەو لەوانێ ئەو کە بە ئاشکرا بیکەی ینی ئەو دەستکەوتت نەبێت لە لای ئەو کەسەش کە چاکەکەی بەرامبەر دەکەیت کە بە نهێنیەکە بێ زیاتر دەستکەوت زیاتریش دەبێت باشە ئێستا چاکردن نێو کۆمەلگا بەگشتی لە چه ئاستێکدایە بەخوای لەو زورفەی ئێستا لە هەموو ئاستەکانی تر وەختە بڵێم باشترە بۆ ئەو کەسانی کە ئینسانی چاکن ینی چکە زورفەکە زۆر ناخۆشە کە دەبینی کەسانێکیش دێن ئەو ئیشە فرسەت بی ئەو فرسەتەکە بووشە ینی کەسەکان ئەوانەی کە چاکەکارن کردوشیانە پێم بڵێ کەسە بۆ چاکە کردبی لەگەڵی بەڵام لە بەرامبەردا بێوەفا بووبی بووە ئینسان چاکەی دەکات بەس ئەتو چاکەی و لەوەی ناکەی ئەوت بدات و ئەتو چاکەیش بکە بیە خوای مستەقبل تعویز دەکات و ئەمە چاکە ڕاستە چاکەی وەکو مرۆڤایەتی وەکو دین ئەمە چاکەی دەکەین وەکو مرۆڤایەتی یەکەم جا وەکو دین پەروەردەیەکی دین چاکەی بکەین لەگەڵ خەڵک چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتیە چاکەی کردیە ئەسحابەکان هەموو چاکیان کردی ئێمەش دەبی چاکەی بکەین وەکو ڕێشوێنی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئاهلی دین و ئاهلی مسلمان دەبی چاکەی بکەین با ئینسانیش غێرە دین بی چاکەی کە دەستی بگرە با کابرا مستەقبل دری نەرمی بتە مسلمان یا کابرا مستەقبل چاکەی بکاتەوە کۆتا پرسیارمەوەیە چاکەکردن تەنها لە یەک مانگ دەکرێت یان لە تەواوی ساڵەکان مرۆڤ دەتوانێت چاکەکردنی بە بەردەوام چاکە بکاتن و هاوکار و یارمەتی دەری خەڵکی بێ لە کات و ساتە جیاوازەکاندا ناکرێت چکە ئێستاما زۆر لە خاصە کوردستانی زیاتر چاومان لەسەر ڕەمەزان و مانگی مەولودا لە مانگی ڕەمەزان دەچین زۆر زۆر تەعاد دەکەین زۆر نوێژ دەکەین زۆر چاکێ دەکەین خێر و خێراتی دەکەین لە مانگی مەولود یەک ڕۆژدامان نایە چاکێ بکەین بەڵێ نا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە فێرکردە لە هەموو کات صلی الله علیه و سلم لە هەموو کات و وەختێک ئەمەتان چاکێ بکەین یەک ڕۆژ نییە ئەمە دەبێت هەموو ڕۆژ چاکێ بکەین لەگە خەڵکی دەستی خەڵکی ڕاکێشین لەگە خەڵک مەگەم یەکەم شت لەگە ماڵ منداری خۆمان چاک باش بین لەگە مەسەن باب و برا دەورا پشت خۆمان جیران و ئەوان دەبێت چاکێ بکەین ئینسان یەک ڕۆژ نییە تو بێ وڵی لە مانگێکدا لە ڕۆژێکدا چاکێکی ڕۆژی خوای زۆرە و چاکەش زۆریشە تام بکەین زۆر سپاس بەخێبێن سەر چاو خوا پاداشتی ئێوەش بداتەوە ئەو کەناڵ ئێوە مای خێر و خۆشی ئینشاڵڵا لە کوردستان دەپرسم کەسەیە چاکەت لە بەرامبەریدا کردبی دوایە برێ پەشیما بوومەوە بریا چاکەم لە بەرامبەریدا نەکرد بەیە من سوپاس لە خوا وەکو خودی خۆم هەر چاکەیەکم لەگەر هەر شێ کردبی لێی پەشیمان نیم ئەوەی کە یعنی کە لاشم وەکو ئەوەی کە تۆ باسی دەکەی لەوانەیە پێ ناڕەحەت بوومە لە چاکەکردنەکەی بەڵام لێی پەشیمان نەبوومە چونکە ناکرێ هەردوو وەکو یەک بیر بکەینەوە ئیتر چکەگەر یەک بیرکردنەوەمان نەبی ئیتر لەوانێ بربەست و ئاڵۆزی و ناڕەحەتی دروستبی تر من وەکو خودی خۆم لە هەر کارێکی باش کە کردومە بەرامبەر بە دۆستان و برادران و هاوڕێیانم هەرگیز لێ پەشیمان نەبوومە دەشزانن و ئیشاڵڵە بەردەوامیش دەبم لە یارمەتیدان و هاوکاریکردنی برادران و خۆشەویستانم کاتێک یارمەتی کەسێکت داوە پێ دڵخۆش بووی هەمیشە دڵخۆشم لە کتێبخانەکەم کە ڕۆژانە لەگەر قوتابیان و لەگەر خوێنەرەکانم کە دادەنیشم گفتوگۆ دەکەم لەسەر کتێب و لەسەر کۆمەڵک بابەتی تر ئیترەوە زۆر دڵخۆشم دەکرد کە سوودم لێوەردەگرم کە سوودیان لێوەردەگرم کەواتە بۆ دڵخۆش نەبووم کەواتە کتێب پردێکی زۆر جوانە بۆ من و بۆ ئەوانێک هاموشۆم دەکەن کە سوودم لێوەردەگرن سوودیان لێوەردەگرم هەمیشە ئێوارەکە دەستمەوە بە دڵخۆشی دەستمەوە لەبەرەوەی ئەوەی کە دێتەکەنە من بە دڵخۆشی لە کتێبخانەکەم دەستە دەرەوە چاکەکردن تەنها بە پارە دەکرێت نانە بەس بە پارە دەکرێت بە هەموو دەکرێت بە زمان دەکرێت بە پارە دەکرێت بە زمان چۆن دەکرێت یعنی ئەبینی کابرا شتە چی غەڵەتە چی هەن ڕێکی هەیەیان ئەوە چیە لەگەری دەکەی شتەکەی پێ دەرێ کاکە ئەوە ڕێ ئەوە ڕێتە ئەوە جێتە ئەوە بە زمانە ئەگەر بە چاکەژی بە پارەش بێەوە حەسابەچکەی هەموو عالەم دەزانی
کە یارمەتی کابراژەی بە پارە ئەوە چاکەیە. باش ئێستا چاکەکردن لە نێو کۆمەلگا لە چه ئاسێکدایە خەڵک چاکە خوازە بەگشتی بەخوا هەیە ئەرێ وەڵڵا ئێستا ئایبینێ باشە ئارێ وەڵڵا هەیە بەس خەڵک دەرێ نییە بەس هەیە ینی ئەوەی کە چاکەی دەکان خێری دەکات بە دزیە خۆ بە کەس نارێ کابراک لێ خەومایان نیشتەچێری یارمەتیدا و دزی بڕۆکاکە و لە ڕای خوایە خێرکردنەکانمان چاکەکردنەکانمان بەنهێنی وی باشتریان باشکرا هێنی باشە تەبعان لەبەرچی خێرەکە بنهێنی باشترە بەس بەخۆی بە هەردوو لا هەیە لەلانی خۆی گەورە باشترە کە تو مەسەرە مەڕاستی زۆر شتی هەیە کە خەڵک نزانی کە تو چاکەچی بە پیاوەچی دەکەی یان خێرەی پێ دەکەی باشەکە مەسەرەن لەکن خی بە زیوی باشترە هەشە چاکەچی دەکا بەڕاستی ینی دەکاتە هەرەوە نابێ چاکەکردن تەنها بە پارەیە نەخێر زۆرێکا دەتوانانی مەسەنە کەسێک شکستەی لە ژیان هێراوەیان تووشی کێشەشی بیان تووشی مەشاکلێکی بیان نەقسەک لە ژیانی ڕووداتنیان خێرێکە ئەتوانی بە چاکەیەک پڕێکی و حتاما ئەو کەسە دەتوانێت لەسەر ڕێگای ڕاست بەسای چاکەیشت و بەردەوام بیتن بۆ بهێنەوە چاکەکردن بێ و بە پارەش نەبێ چاکردنی وەکو پارەش لەگەڵدا نەبێتن زۆرینێک کات ئێستاما لە ژیاندا زیاتر بۆ کەسە گەورەکان دەگەڕێتەوە زۆرینی کاتکو مەسن بابرێن دەرێ کوڕ پێی خۆشترە با پێی خۆشتە کوڕ لە خۆی پیاوەتر بیتن ئەو مۆزع هەیە زۆرینی کات ئێستاما لە ژیان بە تەریقەشی ژیاندا دەڕۆین زەرێکمان کردویان مەسن بابرێن زەرێکمان خواردیان شکستێکمان خواردووە حەز ناکەین کەسانی خوار و خۆمان برامانیان کەسش خۆش یان دۆستێکە دەری ئەم ئەو زەرم کردیا حەز ناکەمە تو پێدا بڕۆیەوە هیچ مەسلحەت توش تێدا نییە هیچ زەروا هیچ قانزازش توی دەنێ تەنها ئەوەی ناتوێ ئەو ڕێبازی کە تو بەغەڵەت پێدا ڕۆیشت ئەویش پێدا بڕاتەوە ئامۆژگاریکردنی ژێکەکە لە چاکەکان بالضبط 100% هیوام وایە هەموو لای کار باش بن و ئینشاڵڵا هەر چاکە چاشە ئینسان چەندی چاکەی بکاتن ئەوەندا دڵی خۆشتر دەبی و بەرفراوانتر دەبیت و ئینسانش بە چاکەوە جوانە چاکەکردن لە نێو کۆمەلگای کوردی لە چه ئاستێکدایە وڵی پێوەرێک نییە نمونەوە پێوەرەکمان هەبی بچین بپرسینەوە دەوێت سەر کەسەکان کورد هەردەم خەسڵەتی وە وەک چاکەکردن بکە بە تایبەتی لەگەڵ بێگانەی هەنیون لە هەولێری خۆمان تەماشاکە ینی خەرێکی کورد لێرە ون دەبی ئەوەندە ئەقوام و خەڵشکی هاتێ ینی کورد نییە بە تایبەتی ڕۆژانی ئێستاهی نییە بڕۆ بازاڕێ ئەوەندە بە عەربی قسە دەکرێت وەی لە هاتیانی باوەڕ کە عەرب غەدر لێ دەکات لە هەولێری وەڵا خەڵکی هەولێری ئەوەندە چاکەکارە ئەوەندە کراوەیە ئەوەندە دیندارە تەقەبلی هەم شتەکە لە حەقەکەی خۆش بی بڵێ بڵێ ئەوش خراپە باش نییە چاکەکردن ئەوەیە ینی خۆت خۆش نەبی ئەو چاکردنەوەنی حەق خۆت مەبەستمەوە نیە ینی کۆمەڵەگایەتان مەیە بە تایبەتی لە کاتی شڕ و چێش و ئاژاوە ینی ئحسان نیمە ینی زۆر داوای ئینسان بە تایبەتی خوای گەورە کە باسی قەتل و بابرن سلحوانە دەکە ئینسان لە مافیقی خۆش دەوە شتە شکەیە جیاوازشکە ینی وڵا ئەوە دەگمەنە ینی بەڵام مەبەستمەوە نیە نمونە چاکە بکەین حقی خۆت خۆش منە حقی خۆت مافی خۆتە بەس دەوێتە سەر کەسەکە یان زاروێ مافی خۆم خۆش دەم ینی باشترین چاکەکردن لە لای تۆ چ چاکەیەکە باشترین چاکەکردن لەگە خۆتە یەکەم جار لەگە خۆت بی بەرامبەر بەخوای گەورە خوا بناسی کارێک بکە لەوە دوڕۆژ دواتر باشترین چاکەکردن لەگەڵ دایک و باوک چاکەکردن لەگەڵ نزیکەکان تەمەنەوە ئاەتی قورئانە چاکردن لەگەڵ نزیکەکان کە دواتر لەگەڵ دەوروبەرت دواتر لەگەڵ هەموو ئینسانیت مرۆڤاتی چاکە بکەوکاتی تو دەسەرمێنی کە تو چاکەکاری دەڵێن چاکەی بکە و بە ئاوەی دادا تاکیید ئەوجا ئەوەیە کە ئەو شتێکە دەیت چاکەی بکە و بەنی ئاویتەوە شتەکە زۆر ڕاستە ئەمن دیسان دووبارەی دەکەمەوە ببوورە دەبێ بۆ نمونەمە کاتێک چاکەمان لەگەڵ کەسێک کرد چاوەڕێ ئەو نەکەین بەرامبەرەکەمان چاکەمان لەگەڵدا بکاتەوە چاوەڕێی مقابلیمان بین بەرامبەرمان بین ئەوش دووبارە چاکە بنوێنێ بەرامبەرمان باوەڕ بکە نەبتە ڕکلام کوڕە غەزوورێکم لەگەر ئێستاکەش هەمجارن پێم دەدەری هێ منە دوو سیفەتەشی گەلە خراپەت هەیە هەمجارن یانی بەتەمەن لەمە کچکەترە بە هەمجارن دەری ئەتو سیفەت دەگەری دەری ئەو کەسێک کە خراپەش بەرامبەر دەکا ئەتوو هەباشە بەرامبەر دەکەی ئەو یعنی شایەت شە لێکوانە حەزەکە پرسیا لێویش بگەن یعنی قەت یعنی چاوەڕێ ناکەم ئەوەی بەرامبەرم چاکەم بەرامبەر بکاتەوە چاکە خۆم کردیا دەڵێن هونەر ئەوەیە لەگەڵ خراپەکان چاکبی چونکە فەرزە لەگەڵ چاکەکان چاکبی بەتەکیید چاکەکردن بکە خی گەورە دەتپارێزیت ئەو دوایین قسەیە ینی چاکەی بکە و خدای گەورە دەتپاری ینی ئەوەی بتێ خی گەورە پێت دەبەخشی ینی ئەوەی بتێ خی گەورە پێت دەبەخشی ینی باوەڕ بکە ینی چاکەکردن بەشەکە لە دوعاکردن
یعنی ڕاستە دەرێن دوعای بکە لە نیوە شەودیان کاتەکان کە دوعای بکە خی گەورە ئەوەی بتوێ پێ دەبەخش بەڵام ئەم دەرێم چاکەی بکە ئەوەی بتوێ خی گەورە پێ دەبەخشێ دەڵێن لە کاتی بەخشیندا و کەسێک کە دەبەخشێ دڵی زۆر خۆشە وەکو چۆن ئەو کەسێک کە وەری دەگرێت بە تاکید ینی ئەگەر بەڕۆح بەشیش بێ وچی هاوکاری کەسەش دەکەم بەڕاستی ینی دڵم پێ خۆش دەبێت هەرچەندەش بەڕاستی زۆر خەفەتبار دەموچی دەبینم کەسێکی بەتەمەن دانیشتووە یان لەسەر جادە ینی ئێستا تازە هاتین ینی کەسێکی بەتەمەن و باران لی دێ دانیشتە ینی بەڕاستی یعنی خۆزگە هەبایە بمبردبایە بزانم چی پێویستە لۆم بکردووە ینی بەدروە دەرم خەم لەوە دەخۆی کە نەتوانی و یارمەتی بدەیت هاوکاری بکەیت هاوکاریکردنەکە بە پێی توانە نەبووە ینی خەملەوەی دەخۆم خۆزگە بمتوانی بە هاوکارم بکردوایە لە جێگەیەک دامنا بە بزانم چ پێویستە کە نەک دانیشتووە لەبەر ئەو بارانە چاوەڕ ڕۆح بەش دەکە چاوەڕێی هەزار یاری دەکە بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو سەرنجیا وڵاتیان بوو لەسەر چاکەکردن و یارمەتیدان بەڵێ چاکەکردن لە کات و ساتی ئێستادا زۆر پێویستە بە تایبەتی لەم سەرمایی کە ئێستا هەیە زۆر خەڵک پێویستی بەوەیە کە ماڵەکەی گەرم و گوڕبێت ئێوە دەتوانن یارمەتی بدەن ئەگەر بە 1000 دیناریش بێت بۆ ئەوەی ئەو ماڵانە گەرم و گوڕ بکەنەوە گەنجێک کە ماڵی پێکهێناوە و قەرزدارە دەتوانن یارمەتی بدەن و قەرزەکەی لەسەر سوک بکەن هەروەها ئەگەر دوو کەس بینیان نییە و دەتوانن ئاشتەوایی لە نێوانیان دروستکەن ئەوەش هەرچاکە و خێری بەدواوەیە ئینشاءڵڵا وەگوتراویشە چاوەڕوانی لە دوای چاکەکردن چاوەڕوان مەبە کە مرۆڤەکان چاکە لەگەڵدا بکەن چونکە چاکەکردنی تۆ بۆ خودای گەورەیە بە هەمیشە ئەومان لە یاد بێ چاکەکانمان تەنها بۆ خی گەورە بێت نەک بۆ مرۆڤەکان بێت چونکە مرۆڤەکان چاکەکردنیان لەبیر دەچێتەوە بەڵام چاکەکردن لە لای خودای گەورە هەمیشە و بەردەوام دەبێنێتەوە و پاداشتی بە دوای خۆیدا دەهێنێت تاتەوەرێکی دیکاموتان سپاردەی خی گەورە دەکەم خواتان لەگەڵ